لە ماڵی مام لە بەغدای پایتەختی عێراق لیوای سەرۆکایەتی کۆمار پرسەی ماتەمینی بۆ کۆچی دوایی لیوا مەحموود بێسەری دانا. ئەفسەر و فەرماندە و پلە باڵاکان و کەسایەتیەکانی عێراق بەشداری مەراسیمەکە بوون. دکتۆر جوان ئیحسان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت هەمومان لەسەر ئەم ڕێبازە بەردەوامین تا ئامانجی گەلەکەمان بەدی دێت. ئەم فەرماندەیەکێک لە فەرماندە ئازا و دڵسۆز و بە ئەمەکەکان فەرماندە بە وەفاکانی ڕێبازی یەکێتی و مام هاوڕێ و هاوسەنگەرانی ئاماژە بە لێهاتووی و کەسایەتی و خاکی بوونی دەکەن و دەڵێن فەرماندەیەکی دەگمەن و بەتوانا بوو. بەڕاستی ئەسەرێکی زۆر گەورەیە، جێگای زۆر بە ئاسانی جێگای کاک مەحموود پڕەوە نابێت. دۆستێکی زۆر خۆشەویستمان بوو. فەرماندەی هەموو سکرتارێت بوو کاک لیوا مەحموود لە ینی ئەتوانم بڵێم فەرماندەیە بوو دووبارە نابێتەوە زەحمەتە لە سکرتارێت وەکو کاک مەحموود. دانانی ئەم پرسەیە لە بەغدا خۆی لە خۆیدا چەند پەیامێکی هەیە، گرنگترینیان وەفا و ڕێز و خۆشەویستیمان ئێمە بۆ فەرماندە سەربازی و سیاسەکان نێمان کە بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان خەباتیان کردووە لە پێناو گەیاندنە کاروانی ئامانجەکەمان. لیوا مەحموود بێسەری پێشمەرگەیەکی پارتیزان و فەرماندەیەکی بە ئەمەک و دڵسۆز و لێهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشداری زۆربەی داستان و سەروەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی کردووە و لە دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشی بۆ دوجار ماڵ ئاوایی لە گەل و نیشتیمان کرد. بەمۆ شێخانی گەلی کوردستان بەغداد.